پرۆسەی ئەشتی بۆ چی و لەبەرکێ بە پێنووسی ڕەبەر عەبدولڕەزاق. چەکدانانی پەکەکە و خۆ هەڵوەشاندنەوەی یەکێکە لە ڕووداوە گرنگ و مێژوویەکانی سێدەیەی ڕابردووی ئەم ناوچەیە. توانای نوێبوونەوە و دەربازبوون لە قەیران کارێکی قورس و سەختە. وەک لە پێشووتردا باسمان کردووە، کێشەی کوردی باکوور یان بڵین پەکەکە لەگەڵ تورکیادا گەیشتبووە بوونبەست. زۆرجار بۆ ئەوەی خۆت نوێکەیتەوە دەبێت خۆت هەڵوەشێنیتەوە، ئەوەی چەندین ساڵە کردوتە دەبێت تێکی بدەیت و لە ڕێگەوە هەڵی بتەکێنیت. وەیە ئەوەی پەکەکە کردی ئاڵنگاریەکی قورس و نەکردە بوو. ئەمە ئەو خاڵەیە کە تا ئێستا ئیسلامیەکان و بەگشتی خوانەکان توانای ئەنجامدانیان نەبووە، بۆیە جۆرێک لە چەقبەستووی ڕووی تێکردوون. لەلایەکی ترەوە زۆرێک لە گەریلە و پێشمەرگەکان لەو شاخانەدا لەدایک بوون. نیشتمانی ئەوان ئێستا شارەکان نین، بەڵکو شاخەکانن. ئێستا وابەستەی چیا و دار و چەک و جەنگن. ژیانی ناوشار ژیانێکی ئاسان نابێت بۆیان، بەڵام دوجار بڕیارە قورس و چارە نووسازەکەیاندا و خۆیان هەڵوەشاندەوە، یان بەزاراوەیەکی تر کۆتاییان بە خەباتی چەکداری هێنا. شیکاری و مێتۆدۆلۆژیای پرسی ئاشتی لە تورکیا. کوردیان پەکەکە گۆڕانی ئایدۆلۆژیای پەکەکە لە کۆمۆنیزمی مارکسیزەوە بۆ دیموکراسی لیبراڵ گۆڕانێکی ڕێشەیی و مێژوویە. ئەمەش بەواتای پشتکردنی هاوپەیمانیەکانی پێشوو دروستکردنی هاوپەیمانی نوێیە. بۆیە پێمان وایە ئەم ڕووداوانەی خوارەوە هۆکاری ئەم گۆڕانانە بن. یەکەم، کەوتنی سووریا و شکستی بەرەی مقاومە و لاوازبوونی ئێران. دوام، لە دوای 7 ئۆکتۆبرەوە هاوکاری ئێران بۆ پەکەکە دەبووە کێشە و پەکەکەش دەخرایە ڕیزی بەرەی مقاومە. بەمەش پەکەکە پشتیوانی ئەمریکا و ئەوروپای لەدەستەدا. هەروەها بە ئاگەرێکی زۆرەوە ئیسرائیل هاوشێوەی بەرەکانی تری مقاومە هێرشی دەکردە سەر پەکەکە. سێەم، هاتنەوەی دۆناڵد ترامپ یەکێکی ترە لەو فاکتەرانە، چونکە سیاسەتی ترامپ کەمترین پێدانی چەک و خەرجکردنی پارە و دروستکردنی جەنگە لەگەڵەوانی تر، بەتایبەت لەگەڵ ئۆردوگاندا کە بە دۆست و هاوڕێی زیرەکی خۆی ناوی دەبات. ئەمانە وایان کرد کە دەبوو پەکەکە گۆڕانی جەوهەری لە خۆیدا بکات، نەک ڕواڵەتی. بەمەش چووەوە پاڵ تورکیا و هاوکاری و هاوپەیمانی ئەمریکا و ئەوروپاشی بەدەستهێنا. لە ڕووی مێژوویشەوە هەنگاوێکی بیان و بڕە کە چیدی تورکیا نەتوانێت هێرش بکاتە سەر کورد و کوردستان و دەبێت ئیدی سیاسەتی پەراوێزخستنی کورد لە تورکیا وەلا بنێت. بۆ ئەم هەنگاوە پێویستی بە تورکیای ئۆردۆگان هەیە کە بە هەموارکردنەوەی دەستور ئەم مافە بۆ کورد و سەرۆکایەتی بۆ ئۆردۆگان بەدەست دێت. ئەمانە هۆکاری سەرەکی بوون کە بڵین پەکەکە خۆی چەکیدانە، نەک چەکی پێدانرابێت. تورکیا و کورد لە ساڵی 1926 پەیماننامەی ئەنقەرە لە نێوان بەریتانیا و تورکیا واژۆکرا. بە پێی ئەو ڕێکەوتنە تورکیا ویلایەتی مووسڵ و حەلەبی بەخشیە بەریتانیا بە مەرجی پێدانی لە سەتادەی نەوتیە ویلایەتانە بۆ ماوەی 25 ساڵ. بەڵام بەریتانیا ئەمەی جێبەجێ نەکرد و تورکیاش بێجەنگ بوو. هۆکاری ئەم ڕێکەوتنە ڕاپەڕینەکانی کورد بوو دژی تورک و کەمالیەکان. ئەوکات وەزیری دەرەوەی تورکیا تۆفێق ڕۆستۆ ئاراس وتی نیگەرانیمان سەبارەت بە کورد گرنگترە لە بەرژەوەندیمان بۆ نەوت، بۆ یەکێشەی کوردیان بەرانبەر بە نەوت کڕی. لە ئێستاشدا 100 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەو ڕێکەوتن نامەیەتە، ئەگەرچی لە یاسای نێودەوڵەتیدا ئاماژە بە هیچ ساڵێک نەکراوە بۆ هەڵوەشاندنەوەی ڕێکەوتن نامەکان، بەڵام بە پێی نەریت ڕێکەوتن نامەکان زۆرینەیان دوای 100 ساڵ پێداچوونەوەیان پێدا کراوە، یان هەڵوەشاونەتەوە یان بێدەنگی بەرامبەریان کراوە و وەک نیشانەی بەردەوامی. کاتێک ترامپ وتی ئەردۆغان پیاوێکی زیرەکە، ئەوەی ساڵانێک تورکیا هەوڵ دەدات لە سووریا بەدەستی بهێنێت، بەڵام نەیان دەتوانی. لە کۆتاییدا ئەردۆغان ئەنجامیتە. هەژمۆنی تورکیاش لە سووریادا ئاماژە بە کۆتاییەکانی ڕێککەوتنە. بە دووری نەزەم گەڕانەوەی بەریتانیاش بۆ نەوتی کەرکووک لەبەر هەمان ڕێککەوتن بێت، وەک پەیامێک بۆ تورکیا کە بڵێت ئێمە دەستبەرداری ویلایەتی مووسڵ نابین، ئەمەی سەرەوە ئەوە دەگەیەنێت ئەگەر تورکیا بیەوێت هەر گۆڕانێک بکات دەبێت سەرەتا ناوماڵی خۆی ڕێک بخات و ئاشتی تێدا بەرقەرار بێت. ئەردۆغان و دەستور لە دوای ڕووخانی دەوڵەتی عوسمانیەوە هەتا ئێستا سەرجەمی سێکتەرەکانی تورکیا لە ژێر ناو هەژمونی ئەتاتورک و عەلمانیەت و تورکچیەتیدایە. ئەگەرچی چەند جارێک دەستوری تورکیا هەموارکراوەتەوە، بەڵام ئەو بڕگانە بە نەگۆڕی ماونەتەوە. ئەردۆغان خواستی گۆڕین و لادانی تەواوی ئاسەوارەکانی ئەتاتورکی هەیە، و مەبەستەش پێویستی بە هەمواری دەستور هەیە. ئەمەش بەبێ کورد ناکرێت کە دەکرێت یەکێکی تر لە پاڵنەرەکانی ئەردۆغان بۆ پرسی کورد ئەم خاڵە بێت. تورکیا و ئابووری زاڵترین هۆکار لەم پرۆسەیەدا ئابووریە. لە ئێستادا دوو ڕێگای ئابووری لە بەردەم ناوچەکەدا بوونیان هەیە. یەکەمیان ڕێگای گەشەی عێراقە لە بەندەری فاوە بەرەو تورکیا و ئەوروپا دەڕوات کە چین دروستی دەکات. دووەمیان ڕێڕەوی هند بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپایە کە ئەم ڕێگایە هند دروستی دەکات. یەکەم ڕێگای گەشە
هەموو ڕێگایەکی بازرگانی بۆ ئەوەی سەرکەوتوو بێت پێویستی بە ئاشتی و ئاسایشە. بەبێ ئەم مەرجە ئەم ڕێگایە نایەتە بوون. ڕێگای گەشەی ئابووری عێراق ڕێگایەکە لە بەندەری فاوی بەسرەوە بەرەو کوردستان و لەوێوە بۆ تورکیا و ئەوروپا درێژ دەبێتەوە. ئەم ڕێگایە وڵاتانی کەنجاوی عەرەبی و چین دەیکەنە ڕێڕەوی بازرگانی. بەهۆی ئەم ڕێگایەوە چین لە ساڵی 2023 زیاتر لە 34 ملیارد دۆلار وەبەرهێنانی تێدا کردووە لە دروستکردنی ئەو ڕێگایەدا لە عێراق. کەواتە بۆ ئەوەی ئەم ڕێگایە بە تورکیادا تێپەڕێت دەبێت ڕێگاکە سەلامەت و پارێزراو بێت و دوور بێت لە مەترسی. پەکەکەش بۆ تورکیا و ڕێگای گەشە مەترسی جددیە. لەم کاتەدا کە تورکیا لە دۆخێکی ئابووری ناهەمواردایە ئەمە دەرفەت و دەرچەیەکی گەورەیە بۆ ئەوەی تورکیا ببەستێتەوە بە وڵاتانی دەوڵەمەندی کەنداوی عەرەبی و چین و ئەوروپاوە. ئەگەر ئەم ڕێگای ئابووری عێراق سەرکەوتوو بێت ئەوە پرۆسەی ئاشتی دەبێتە گەورەترین دەستکەوت بۆ ئەردۆگان و تورکیا کە لە کۆتاییەکانی تەمەنی داتوانی هەم مەترسی کورد نەهێڵێت هەم دەرچەیەکی گەشەی ئابووریش بەڕووی وڵاتەکەیدا بکاتەوە. بۆیە ئەمجارە تورکیا ئامادەی سازش دەبێت لە بەرامبەر داواکانی کورددا، چونکە سەرەڕای گرنگی دوورمەودای پرۆسەی ئاشتی ڕێگەی ئابووری دەرفەتێکە بۆ تورکیا کە دەبێت لە دەستیان نەچێت و باجەکەی هەرچی بێت بیدەن. ئەم ڕێگای گەشەوە ئەم پرۆسەی ئاشتیە لەلایەن قەتەر و ئیمارات و سعودیەوە پشتگیری دەکرێت کە هەموو ئەم دەوڵەتانە هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیلن. سەرنەکەوتنی پرۆسەکە چەند بۆ تورکیا خراپ بێت دەهێندە بۆ کورد و کوردستان خراپ دەبێت، چونکە ئەگەر سەر نەگرێت دەکرێت ئەمریکا لەبەر بەرژەوەندیە وڵاتانە بە تەواوی پشت لە پەکەکە و کورد بکات. دووەم، ڕێڕەوی هێند بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا. لەلایەکی ترەوە ڕێڕەوی هێند بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا هەیە. تورکیا لەم ڕێڕەوە کراوەتە دەرەوە، بۆیە هەرچی زووە تورکیا دەبێت کاراسانی بۆ ڕێگەی گەشەی عێراق بکات پێشەوەی ڕێڕەوی هیندستان تەواو بێت، چونکە ئەگەر ڕێڕەوەکەی هیندستان تەواو بێت کاریگەری زۆری لەسەر تورکیا دەبێت. ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە تورکیا زۆر بەپەلە بەرەو پرۆسەی ئاشتی دەجوڵێتەوە. هەر بۆ ئاگادار بوون کێشەی هیند و پاکستان هەر لەسەر ئەم دوو ڕێڕەوە بازرگانیەیە کە چین لە پشتی ئەم جەنگەیە و پشتگیری پاکستان دەکات لە پێناوی پرۆژەکەی خۆیدا. لە کۆتاییدا چەکدانانی پەکەکە کۆتایی ڕێگاکە نییە. ئەگەر کورد دووبارە نەتوانێت مافەکانی بەدەست بهێنێت ئەوە شاخەکانی کوردستان هەمیشە باوەشیان کراوەیە بۆ ڕۆڵەکانی.